چارەنووسی نەوت وەک چارەنووسی سیاسەتی لە نێوان هەولێر و بەغداد لێهاتووە کەس نازانێت بۆ کوێ دەڕوات و سبەی چی ڕوودەدات بۆیە دیار نییە 2007 ئەم پرسە لە نێوان هەرێم و بەغداد چی لێدێت. بسبب النفط انهيار اسعار النفط. یەکەم کۆنگرەی ڕۆژنامەوانی حەیدەر عەبادی سەرۆک وەزیرانی عێراقی تەورێکی گرنگی تەرخان کرا بۆ کێشەنەوتیەکانی نێوان هەرێم و عێراق. عەبادی هەرێمی بە ناشەفاف وەسف کردووتی هەرێمی کوردستان زیاتر لەو بڕی بۆی دیاری کراوە لە ڕێگەی بەندەری گیانەوە نەوتی هەرێم هەناردە دەکات و پێویستە لەو بارەیەوە ڕوونکردنەوە بدات. ئەم قسانەی حەیدەر عەبادی لە کاتێکدایە نە بەغداد تا ئێستا ئاماژەیەکی ڕوونی بۆ ناردنی پشکی 2007 هەرێم دەربڕیوە و نە هەرێمیش ئامادەیە نەوتی خۆی ڕادەستی بەغداد بکات. مستحقات و دارایی شایستەی هەرێمی کوردستانی بڕیوە. بۆیە ئێستا پرسەکە لە شەڕی ڕاگەاندنی هەردوولا ماوەتەوە. پرسی نەوتی هەرێم ئێستا بۆتە پرسێکی هەرێمی و نێودەوڵەتی. دوامین پێشاتیش ڕاکێشانی بۆری نەوتی سلێمانیە بۆ ئێران کە بە پێی میدیای ئێرانی بێت ڕێکەوتنێکی لەو جۆرە پەیوەستە بە سەردانەکەی بیژەن زەنگەنە وەزیری نەوتی ئێران بۆ عێراق و کۆبوونەوەی لەگەڵ بەرپرسانی نەوت لە عێراق کە بڕیارە هەفتەی داهات و ئەنجام بدرێت. بەڕای شارەزایان پرسی نەوت و غازی سروشیە لە هەرێمی کوردستان بەدەر لەلایەنە ئابوووریەکەی هاوکات کارتێکی سیاسی دوو جەمسەرەیە جەمسەرێکیان بۆ کورد کارتێکی فریاد ڕەسە و جەمسەرێکی دیکەشیان ڕەنگە جەهەنەمێکی سیاسی بۆ کورد دروست بکات وەک چۆن ئێستا سەرەداوەکانی دیارن. بۆیە وڵاتان بەتایبەتی تورکیاوێران ئەم پرسیان وەکو پرسێکی استراتیژی وەرگرتووە و مامەڵەی جردی لەگەڵ دەکەن بەو پێی دەکرێت کورد چۆن توانی بۆی کارتی نەوتەوە نەشتەر بخاتە سەر نەخشەی عێراق ئەگەری پارچەکردنی بێنە تاراوە و بێمنەتی بکات لە بەغداد. بەو شێوەیەش دەکرێت ئەم کارتەوەکو بنەمای سربەخۆی ئابووری دەوڵەتێکی تازە گەشەسەند و نوێ مامەڵەی لەگەڵ بکرێت لەلایەن وڵاتانی زلێزەوە کە ئەوەش مەترسی لە ئێران و تورکیا دروست کردووە لەسەر ئەو بنەمای حساباتی خۆیان دەکەن. لەلایەکی تر دەکرێت ئەم کارتە بە کارەسات بۆ کورد تەواو بێت وەک ئێستا سەرەتای کارەساتەکان دەرکەوتون. ئێران و تورکیا و بەغدا کەوتونەتە جوڵا بە ئاراستەیەوەی نابێت عێراق ڕوبەڕووی دابشکاری جوگرافی بێتەوە. ئەمەش مەترسیەکی گەورەیە کورد دەکات بەژێر پێی زلێزە هەرێمیەکانەوە. هاوکات دووە پێشبینیەکانیش بۆ کورد گەشتبینانە نین وەکو دامەزراوی ستراتفۆردی ئەمریکی باسی کردووە. شارەزایان جەخر لەسەرەوە دەکەنەوە هەرێمی کوردستان دەبێت خۆی لەم پرسەدا یەکلایی بکاتەوە چی دەوێت و خواستی چییە. بۆ ئەمەش دەبێت ئەم پرسە لە پرسی تاکەلایەن و کەسیەوە بکرێت بە پرسێکی نیشتیمانی هەر ئەوەش دەرفەتەکان لە بەردەم کورد دەکاتەوە و ڕەنگە کورد لە دەرگا جەهەنەمیەکە ڕزگار بکات.